بله چانن ویسا دانوستاندنین انکسه و پیانکه و دیالوگا کردی ده چه آسیده فیصل یوسف اندامه دستیا سروکاتیا انکسه اندامه دستیا سروکاتیا انکسه میوانی من استودیویه بخیر هاتی که فیصل که فیصل دیالوگا کردی دناف بینا انکسه و پیانکه ده نزیکی ساله که بردوام که اف دما دریج گلو یعنی تو ئاستەنگیان ji بوونی دیالۆگەکە سەرکەفتی گو ئەمریکا ژی دنا بیناوەدەوەکی گەڕانتۆرە پرسکرێکا دروست ناکە گەلو یعنی بۆچی ساڵێک ئەف دیالۆگ بەردەوام کە بێک و ڕێکەفتنەکە داوی پێکوەرە سپاسشترە ڕێکەفتنا هۆکە یاگۆ بنگەهەکەش دانوستانێمە حەتان ها یاگۆ ئەم بەفدورە سەردن و دەستێنن 5 ساڵ تەوایی چێ بوو هەر 5 ساڵادە تمام ناکۆکی و نەوەکەوی ئەv rêveberiya hey tiştê gokirî biryarê got danûstandina gokirî li hember encûmenê hatiye sekinandin gelek nakokiyê got çêbûyî 5 sala em dixwazin dirist bikin yanî em dixwazin va danûstanê got bikin danûstandinên got ne tenê di aliye nabêne encûmena niştimanî Kurdî û partiyên Yekîtiya Niştimanî Kurdî tenê de ببێ رێککەفتنە گۆملەت تمام جێ ڕازی بێژ بەرولو ئەس دخوازم ئەس ببێژم دانوستانێک گو ئەم بکن تمام تشتێکی گۆنا ئەم ئیرۆ سەر تێدە بگهێنە هەفتوو و پشتی 4 ڕۆژاژ وەک رێککەفتنا دهۆکێ مەهەکێ درێژ کرد ئەم رێککەفتنەکێ بکن گۆ بگهێوێ ملت بپارێزێ ملت ئەرێ بکێژێرە ملت خودی بێژێرە حتانها ئەم سەروی ئەساسی دن و دستێنن و بچاودێری و گرانتیا ئەمریکانە و بەڕێز مەزلوم عەبدێژی yani garantiye aliye ve rêkeftinê aliye peyê de bidê. Em danûstan nadkin em wek encûmena niştimanî Kurdî her wextî biryara me hebû ew rêkeftina dihokê got em cîbcî bikin ya got cenabê Serok Mesûd bi çavdêriya wî bûyî îro jî ew e bingeh em wê rêkeftinê careke dîtirê cîbcî bikin biryara kongrê me heta ê sisiyayê got çêbû berî 5 sala em ber pê bidin yek helwesta Kurdî ji ber got em bînin bercewendê milletê Kurd îro tê de ye بۆ یەک هەلوەستە کوردی هەبێ نەریناوێ دچارەسەریا سیاسی هەندروی سووریا تمامی دەچاوە تەبلیغ بێ و مەسەلا نەرینا کوردی تەواییە گۆ هەنگیژی مە ئەمزەکری درێکەفتنا دۆکێ ئەوە ئەمبەر پێدن گۆ سووریەکنە ناوەندی سووریەک فیدرالی پاراستنا مافی ملەتەی کورد وەک ملەتێکی سەر عەبدێ خۆ ئەسیل ئەوژی حەتانها دوێ دانوستاندنێ دە نەرینا سیاسی هەفبەش ما ئەرێ کریە لەسەر پاسی هینێک تشتێ دیتریژی مارێکردنەوە ئەمێ بەردەوام بن تێدا تێپرسین چما ساڵێکی درێژکریان بێژن ناکوکیە 5 ساڵ و 6 ساڵە دەوێ وەختی ئەم چارەسەر بکەن برا شریکاتیەک ئاساسی نا ئەم ببنە بەشێک ئایدۆلۆژیکە بتایبەت یا ئەوژی ببنە تەبایمە ئەم وەک هەفتوو گار بن برێڤە ببن رێڤەبریا ملەتێ خۆ خزمەت گوزاری ژێرە نها دوێ ساڵێدا کەکە فەیسەل و لەسەر لێڤەگەرا سیاسی ڕێکەفتنەکرد ناوبەیناوە و پێیەنەکە دەچێ بوو هەن ڕێکەفتنێن دن ئێگوت ناوبەیناوەدا پێک هاتن لێ لەسەر عردێگەل و بڕاستی ئەv ڕێکەفتن هاتنێت جیبجیکردن ji ber ku yani mesela êrîşên hemberî ofîsên enekese berî demekî Kurd berdewam kirin gelo ev yek ji bo peywendiyê we jî alûziyan durust nakê aliyê rêveberiya xweser aliyê peyê de çi ji were dibêje li ser van êrîşan ku heta îro yek kes jî divê çerçeveyê de نهاتیە سوژدارکردن تاوانبارکردن ji bo حتانها yani gelek carî diragihandinê de berî va danûstanê wek tekerem kirî berî salekê ji me de hat pirsîn me digoya berî her tiştî divê gavê avêtina behwariyê çêbin yani berî danûstanina awa got bi erebî dibêjin mufawedat divê bingehek ji behwariyê bêçêkirin ew nemme vegirêdaye ji ber em wek encûmena niştimanî Kurdî karekî siyasî me kiriye سەرگردایە وێ هاتنە گرتن ئۆفیسەیە هاتنە گرتن هەواڵێ وێ هاتنە گرتن gelek کار بوونە ji ber û ew tiştê mesela behwariyê bi aliyê dî vegirêdaye îrojî ev danûstanê got çêd bin ewa me gotî yanî hinek tişt hebûn me got divê berî em dest pê bikin cîbcî bibin meseleyê girtiyana meseleyê girantiya navdewletiya bêhtir ev mesele xweş bibe got em karibin yanî em karibin danûstanê bi hevdûre bikin لێ ئەم نکارین جی تخارێکێ دەبێژن مە ڕێکەفتن کرد و ئێدی ترێ خلاص ئەمێ پیشترە بکن مە گۆتیەش دەستپێکی حتا تالی دوێ ئەم هەر تشتی سەر بسەکردن و ئەم جیبجی بکن گۆ ئەم کاربن وەختێ ڕێکەفتن بوو تشتێکی نمێنێ جهەیە گۆجارێکی دیتری ئەم سەر بسەکن بێ بنکاک ji خراکردنا ئەی ڕێکەفتنرا ئەو حتا ئیرۆ ئەف تشتێ گۆت بن
نا آریدی هەگەر ئێریشکردنا سەر ئۆڤیسە دووەختێکی ئەساییشن ئێ بدە ڕێڤەبریا پەیە دەڤە ئەون ئێگۆ ینی جوانە کەسێک نکاری پاراستنەکێ بکێ ڕاژێ سلاحێکی تشتێکی بوا بەگرێدایە گەرەک ئەو ئێریشەیە گۆ بوویل سەر ئۆڤیسن ئەنجومەنێ ئەوا شەرمەزار کردبانە و ئەوە ئەو خەلکێ گۆگرتی وەک گۆ بەرێز مەزلوم عەبدێژی ژمارە گۆ ماگرتنە گەرەک واش خەلکێرە بدنە نیشاندان کینە ژبەر گۆ ئەو ئەجوایە بەهوەریە تێنە لێخستن ئێگوت دەما ساڵێکی دەهنێک دانوستاندن و بەهوەریت نامە دەچێ بوون تێ لێ خستن و ئەم باوەرن ئەو تشتێک گۆ بوون ئەو ئۆڤیسێ دەهندروی ئەنجومەنێدا و ئەف تشتێک گۆت بن ئیرۆژی مەسەلەی لەشکریان نەچار و جهێدی ترێ ئەو ڕەنگێ گۆ مەب هەفتوورە حەتان هاکری و هەنێک بەهوەری و خۆشی چێ بوویت نامە دەجارێک دی تێ لێ خستن ئەم ژعالی خۆدەوەک ئەنجومەنان نیشتیمانی کوردی مەخۆستی هەر ئەم بەردەوام بن و ئەم دبێژن ئەو بەهوەری دوێ هەبن و دایرایە فەرەحتر ببێ نەتەنگتر ببێ ژبەرگ و بەرجەوەندێ ملەتێمە سەر هەر تشتیرە سەر مەسەلەی کەسایەتیان ئێ پارتیتیەک تەنگی گۆ سەر تێسەکناندن ئەنجومەن بخۆرە ڕاستە ملەتی خۆرە ڕاستەیەک هەلوەستا کوردی ژبەر بەرجەوەندەیە تێدەنە 2011 12 13 14 15 حتا ئیرۆژی وەختێت کەسێ ناودەوڵەتی ئەمتێنن گۆ ئەو چاودێریە بکەن نەتەنێ مەسەلا گرانتیە گۆت نابێنامە و پەیە دێ ئەحزابندی ترێدا بقاسی چاودێریە بکەن و ئەو ڕێکەفتن ئەو بن خۆدی ژێرە پاراستناوێ گۆ جیبجیکردناوێ ڕێکەفتنا نەرینا کوردی تەواوی جیبجیب بێت دەستوری سووریا و پاشەڕۆژی سووریادا گۆ ئەم شریکن برابن کەکێ فەیسەل نوها لە سەراردێ لە ڕۆژاوای کوردستانی ئالۆزیین مەزن ئێگوتین ژیاندن هەنە ئالۆزیین ئابۆری لێ ئالۆزیەکی ئەولەیی گەلەکی مەزنکۆ نەها لە ڕۆژاوای کوردستانی تێژیاندن هەیە گەف لەسەر عین عیسەی هەیە گەف لەسەر چەندین دەبەرێندنی ڕۆژاوای کوردستانی هەیە نەهال ئیرۆ هەر ئیرۆ لە قامشلۆ ئالۆزی ناوبەینە ملیشیاتین سەر بڕێژیمێ و هێزین ئاسایی شێوە هەیە گەلۆ يعني دوێ دەمێدا گۆ ئەف قەس ئالۆزی هەنە و ڕەوشە ڕۆژاوایی کوردستانی بن گەفەک و خەتەریەکێ دەیە دانوستاندنێن وە بچێ ئاوایی دێ بەردەوام بکەن گەلۆ کەنگی دێ بەردەوام بکەن گرد بێ دەربارەیدا ئاگاهداریان شتەوەر بگرن نهایمە ینی ئەف ئاستانگاییە گوت بن و مەسەری ئاسایشتیە و خەتەرا گەفن گۆتێن سەر هەرمن کوردی تمامی ئەم پێزانن ینی حتانها ینی بەرێژی عفرین و سەرێکە هەنیە و گرێسپی و تمام ئیرۆژی هەرە من ئێمای تمام گەفتێنە سەر ئەم دەبێژن لە هەمبەروا گەفێ گۆ ئیرۆ هەی هەلوەستە کوردی هەبێ گۆ نەرینامای کوردی ئیرۆ تمامی بگهەیە کەسێ ناودەوڵەتی و دەوڵەتی ئیقلیمی تمامی نەش ئالیکی تەنێ بێ هەگەر ژعین عیسا بگرە حتا گۆ دێرکێر دەرکەوێ هەلوەستەکمە هەبێ گۆ ئەمکار بن برا دەنگێ خۆ بگهێنن سیاسیژی و ئەمکار بن گۆ ملەتێمە تمام ئەم هەفتوورەوی دەنگی دەرخن نەش ئالیکی تەنێ ئەو گەف ئێمەش ئالی خۆدە مەسەلا دانوستاندنێمە نەمە سەکناندی و نەم سەکنێنن و ئەمبەر پێدن گۆ ئەو دانوستاندن دوێ جیبجی ببن نەش ئەلیێمەدا ینی ئەف مەسەلا هاتنە سەکنان ئەم دخوازن خەلکێمە ملەتێمە تمامزان بن دۆستێمە ئێمە وەک ئەنجومەنان نیشتیمانی کوردی ئەم کارێکی سیاسیت کن وژبەر ولۆژی ئەو کاری سیاسی گەلێک تشت هەبوون سەرمەڕاتبیژی لێمە گۆ چارەسەریا سیاسی ئەم پێ باوەرن و مافێ ملەتێ خۆ دوێ ئەم جیبجی بکن سەر ماسانە دەوڵەتی ئەوە گۆ ئیرۆ ئەو گەفن نەهندێک سەر هەرمن کوردی هەنە ئەم دبینن گەرەک عجلە تێدە ببێ نە ئێریش سەر ئۆفیسێ ئەنجومەنێ بێنەکردن و غەیری وێ و حتا ئیرۆ ئەم نزانن کینە ئێ هاتنە گرتن و دوێ محکەمە ببن و دوێ جەزا ببن ئەم دبینن ئیرۆژی دوێ دەنگێمە یەک بێ گۆ ئەم ملەتێ خۆ بپارێزن جارندی ئەو تشتێ گۆ چێ بووی جارەکە دی دووبارە نەبن ئەم ژێرە ئامادەنە دانوستاندن ئەم بەندا بالیۆزی ئەمریکایی ئێگۆ نو هاتیە وەرێ ژبەر گۆ بەخواستن و گرانتی ئەو بهتر دن بوارەژی شریکاتی بەرێز ژەنەرال مەزلوم عەبدی کەک فەیسەل نوها بابەتێکی کو سەرۆکیانێکە سعود مەڵاشیانی ئیسمان ڕوشا پێشمەرگەیە ڕۆژ پێشمەرگەیەن ڕۆژ گەر لەسەر عەردێ نها دەرباس بووبانە کو ژئالی رێڤەبریا خۆ سەرڤە و پێدە بە گەلک جاران هاتیە گوتون کو ئەو قبول ناکن گۆ پێشمەرگەی ڕۆژ دەرباس ببن گەلو ئەف گەف لەسەر ڕۆژاوای کوردستان دێ بڤێ ئاستیبانەیەک و نەها پێکتێ هەگەر ڕێکەفتنێک سیاسی هەبانە بەریا لەشکەری دە تەقدیرا مەدەمایی کاریبانە بە زمانێکی بهتر کەسێ ئێ خودی ڕۆل هەندروێ سووریا دە هەگە ئەمریکین هەگە ڕوسین هەگە بەندیان ناودەوڵەتیە
ئەڤەکیا دووە مەسلەی لەشکریژی هەیە ڕێککەفتنا دهۆکێ هێژ ڕێککەفتنا هەولێرێت 20 هیڤای 2012 مەگو ئەم بنگەهەکێ چێکن گۆ هنگی مەناب لێ کرد سەرکردایەک تەخەسوسی پۆسپۆر گۆ خەلک خۆتێدا خۆبەخش بکێ تەتەوع بکێ گۆ پاراستنا هەرە من کوردی بکێ جێم خامریە بوو ژعالیکی دەچێ بوو دوورخستنا ئەنجومەنان نیشتیمانی کوردی هەگەر ڕێککەفتنا سیاسی هەبانە ئەمی ئیرۆب هەفتوورە جنێڤبانە هەگەر یا لەشکریژی هەبانە ئەم خودیە بریارێبانە لە عفرینێ سەرێکە هەنیە جهێری ترێ تمامی مەی کاریبانە پاراستنێک برەنگەکی دیترێ کریبە نا مەی حجەت دەستێ با کەسێک گۆ ئیرۆ گەفاتکن لەسەر هەرەمێ کوردی ولجهنا گوهرانات دیموگرافی چێوی بەلکی نەک هابانەوەی ئەو نەب دەستێمە حتا ئیرۆژی ئەم دەنگی خۆت گهێنن ئالیە دیترێ ئێگۆ ئالیکی تەنێ دەخوا دەستهلاتێک چێکردنە لەسەر خەلکێ و مەسلەی لەشکری ڕێ نەدانە نە لەشکری ڕۆژ و نەغیری لەشکری ڕۆژ گروپن دیترێژی ئێ خۆرتەی کوردی گۆگۆتن ڕاشتن چەک گوتن گۆ ئەمێ بەرەوانیت بەرهەرمێ خۆ دەکەن ئیرۆژی ئەو لەشکری ڕۆژ ئیرۆژی سریکاتیەک لەشکریەک سیاسی ئەوە یا بنگەهیا گۆ پاراستنا هەرەمێمە ئەس خوازم دوێ ناوێرەژی بێژم ئێمە نەرینا سیاسیە گۆمە هەفتوورە ئەم تێک هشتنە حتانها غیری ولۆژی مەسەلا لێڤەگەری پرسگرێکی ما وەک ئەنجومەنان نیشتیمانی کوردی وا مەسەلا دەمەکاری بۆ ئەم کاربێ تشتێمانە قەڵای خەلکێنە یعنی یەکژێ مەسلەی لەشکریانە چارە یەکژێ مەسلەی پەروەردا خوێندنێ یەکژێ مەسلەی گرتیانە یەکژێ مەسەلا ڕێڤەبریە کوردی سووری گۆ ئەم چێکن یەکژێ ئەو ڕەنگێک و ئەم چاوە کاربن پێ دانوستانێ بخەلکێرە بکەن یا گۆ ناوێ عقد اجتماعی ئەم هەفتوورە بکەن ئەب ئێ خەلکێنە نە ئێمەنە نە ئێمە ئەنجومەنان نیشتیمانی کوردی پارتیتیەک ئالی خۆدام داوتکن گەرەک ئەف ڕێککەفتن جارێک دی دووبارەتکەم وە گۆمل پێشی گۆ ڕێککەفتنە ملەتی کورد بێ یەک هەلوەستا ملەتی کورد بێ ملەتی کورد ببەیەک نەجارەکە دیتری ئەم پارتیتی وەگەر نقطەیان بێژن ڕێڤەبری یا ملەتێمە بێ لێڤەگەرا کوردی یا گۆ هەی لێڤەگەرا کوردی یا بلند یا ملەتێمە تمامی بێ گۆ ئەم کاربن نونەرتیا ملەتێ خوا لە هەرچی بکن ناودەوڵەتی الجنێب و الغەیری سپاس بۆتە فەیسەل یوسف ئەندامی دەستەوە سەرۆکاتیە نەکەسە کوتمی وانێمەی ستودیۆی سپاس